وەسیەتمان هەیە مستحەبە سونەتە ئەزانی خۆت وەزعت زۆر باش ئەولادەکانیش وەزعیان باش گەورە بوون و هەموو چۆتە خان و ماڵ و شوێنی خۆی ئەو وەسیەتە وەسیەتێکی سونەتە کە یەک لەسەر سێی ماڵەکەت بۆ وەرەسەکەت نەڕوە چونکە توانای تۆ لە وەسیەتکردنە ئەوەندەیەک لەسەر سێی ماڵەکەت ئەتوانی لە دوای خۆت ببەخشی لەوە زیاتر ناتوانانی یەک لەسەر سێی وەرە بنووسە یەک لەسەر سێی ماڵەکەت هەموو ماڵەکەت بای سێ دەفتەرە ئەوەی کە تۆ بەجێ ئەمێنێ یەک دەفتەریان دەسەڵاتی هەیە کە بیبەخشی وەرە بیکە بە وەسیەت لە مزگەوتێکا بڕێدا بنێ لە دوای خۆت پردێکی پێ بکەرەوە لە دوای خۆت شتێکی جاری بە هەر شێوازێ یان وەقفێ بکە هەر شتێک لەو بابەتان هەندێ وەسیەتمان هەیە حرامە هەر وەسیەتێک بتەوێت زەرر لە یەکێ لە واریسەکانت بدەی حرام و گوناهبار بۆ نمونە وەسیەتێک ئەەکەی بۆ کوڕی کوڕێکت ئەزانی کوڕەکەت وەسیەتی پێ ناشێت چونکە بۆ کوڕی خۆت وەسیەتکەی ناشێت زۆر کات هەیە ئینسانڵێ لە دوای خۆ ئەم ماڵم بن بە کوڕەکەم ناخوا لە شەریعەتە چونکە وەرە ئیرسی لێ ئەبا ماڵەکە نابە بەڵام ئەتەوێت فێڵێ بکەی یەی ئەڵێ ئەم ماڵە بۆ کوڕی کوڕەکەم بۆی ئەولادەکانی تر لێ مەحروم بن ئەو وەسیەتە حرامە لەسەر گوناهباریە ئەبێ لە وەسیەتە زۆر ئاگا لە بیا وەسیەتەکە کەسێکاڵێکا کە لە ماڵەکەما بمنێژن کەکە ماڵەکە 2 دیناریە کرد ئێستا قەبرێکی تۆی تیابێ کێ ئێوە فلسێ ئەمە تەنها لە پێناوی ئیزرار بە واریثەکان بگەێنێ بۆی ئەو وەسایانە یان زەخرەفەیە لەسەر قەبرەکەم دروستکەن یا کۆشکێکی لەسەر دروستکەن ئەمانە هەمووی حرامە لە بابی حرامیاتە ئەسڵ لە قەبرەکانە سادەیی و ئاسانیە تەسەور کە لە مەسەلەی حرامە بابەتی ئیضرار زەرەردان حتا لە شەریعەتە ئەگەر پیاوێک لە سەرەمەرگە ژنەکەی خۆی تەلاقدا بۆی ئیرز نەبە ئەو تەلاقە ئەگەر بشکەوێ ئللا ئەبێ میراتی بەشی ئەو ئافرەتە بدرێ تەسەور کە بۆ ئەو قسەی تەنفیز نابێ چونکە ئەوێ زەرەر بە ژنەکە بدە یا ژنێ لە بەرامبەر پیاوەکەیە لە کۆتایی حیاتیا تەڵەبی خولعکە ئەمان هەمووی جۆرەکان یا ماڵەکەی خۆی کە هەیەی بیبەخشێ بە هەر شێوازێ لە شێوازەکان وستێ زەرەر بدەی لە دوای خۆت ئەوە ئەکاتە محەڕەم و حەرام لەسەرت هەندێکیشمان هەیە مەکروهە ئینسان بەڕاستی ئەگەر فەقیر بێت و بێ مناڵەکانی هیچیان نییە بیخۆن یەک ماڵیان هەیە بێ وەسەتیشکە لەسەر ماڵەکە ئەوە کەڕاهەتی عولەما ئەفەرموون بە سەری حاڵ و داهاتی خۆی کە ئەگەر مناڵەکانە بە تێری بەجێ بێڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەوە باشترە لەوەی کە بە شێوازێ بەجێیان بێڵی کە دەست لە خەڵک پانکەنەوە هاوار لە خەڵککەن و تەڵەب لە خەڵککەن